ئەم کاتە و هەموو کاتێکی هەموو لایەکمان باش ئازیزان دۆستان خۆشحاڵم وا جارێکی کە هەمومان بێکشا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیم سازان. ئەلبەتە من جارێکی کە ئێستاش لێرەوە داوای لێبوردنەکەم لەبەر ئەوەی من خۆم لە گەشتێکی دوور و درێژا بووم چەند یەکشەمێک لێتان دابڕام و یەکشەمێکیان هاوڕێ ئازیزمان کاکامیرتەها لەو کاتەیە بە کارێکی پێویستی کتوپڕ نەیتوانی ئامادەی وانەکەی بێت بۆیە دوامان خست بۆ لیستی داهاتوو. ئازیزان بمان بەخشن وەکووتم بمان بەخشن جارێکی کەش وانەی ئەم شامان وانەیە کە هەمومان لە کاتی بینینی دراما و فیلم و شانۆیەکانە جۆمان لێ بووە جۆمان لە دەنجێک بووە دەنجی میوزیک یاخو گۆرانی لێرەوە ئەبێ بزانین میوزیک و گۆرانی چەند لە خزمەتی بابەتەکە بووە چەند لە خزمەتی پەیامەکە بووە ئایا شان بەشان تەواوکەری پەیامی فیلم و دراما و شانۆیەکان بووە ئایا میوزیک توانیەتی سربەخۆیی خۆی بپارێزێ وەکو ئەوەی کە ئەویش بۆ خۆی سەمفۆنیایەک بێ بۆ خۆی پارچە میوزیکێک بێ دوای تەواو بوونی فیلمەکە یان لە دوای فیلمەکە بەتەنها خەڵک گوێی لێ بگرێ و جۆگر گوێی لێ بگرێ و لەزەتی لێ ببینێ ئایا وا بووە یاخو میوزیک بەکارهێنراوە بەکاربەر بووە بۆ کاری دەرهێنان و بەرهەمەکان لێرەوە ئەم شەو میوانێکی زۆر زۆر ئازیزمان مامۆستا ئاشنا عومەر لەگەڵمانەیە مامۆستا ئاشنا گیان بە خێربەی سەر دیەمان سلااو لێ بێ سلااو لە بینەران سلااو لە بیسەران سلااو لە جەنابتان زۆ زۆ سپاسانەکەم کە منتان بەسەر کردەوە و ئەم دەرفەتتان بۆ من ڕەخسان من ئاشنا عومەر مامۆستا یاری دەدەر لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی میوزیک خۆشحاڵ بین مامۆستا گیان ئەلبەتە چونکە بەشی میوزیک پسپۆری بەڕێستانە و لەگەڵ ئەوەشە میوزیک و شانۆ و درامە ئەمانە گرێدانێک لە بینیانە هەیە پەیوەندیەک لە بینیانە هەیە ئەلبەتە دراما و شانۆ و فیلم بە بێ میوزیک هیچ تامێکی نییە تەنانەت ژیانیش یعنیە لە ژیانی خۆمانە هەر کەسێک لە ئێمە پێم وایە کەس نییە ئەگەر هەش بێت لەوەیە خەڵکێکی زۆر زۆر کەم بێت جۆ لە میوزیک نەگرێت جۆ لە گۆرانی نەگرێت ئەجینا هەر هەمومان گوێی لێگرین کەواتە وەکو وایە لە خواردنێک ئەگەر خۆی تێنەکەیت هیچ تامێکی نییە لە شیر نییە ئەگەر شەکری تێنەکەی هیچ تامێکی نییە میوزیکیش هەر وایە گۆرانی و میوزیک اینجا من لێرەوە ئەمەیە پرسیارێک ئاراستەی مامۆستا ئاشنا بکەم مامۆستاکەن لە کەیەوە وە چۆن ئەم گرێدانە ئەم پەیوەندیە لە نێوان میوزیک و ئەلبەتە شانۆ لە دەست پێکە دواتر ئیتر بوو بە سینەما و دراما و رادیۆ ئەوانە بەیەکەوە گرێدران بەیەکەوە هاوتەری بوون فەرموو دووبارە سپاس دەکەم ئەمەوێت پێت بڵێم یا بە بینەرانی خۆشەویست بڵێم کە پەیوەندی نێوان موزیک و گرتەکان یا گرتە و دیمەنەکان بۆ سەردەمانێکی زۆر دوور دەگەڕێتەوە ئەتوانم بڵێم بۆ سەردەمی شان و یۆنانەکان دەگەڕێتەوە موزیک هەر لەو کاتەوە ببورن موزیک هەر لەو کاتەوە وابەستەی هەریەک لە شان و چالاکیەکانی ئەو کاتە بوو دواتر بە بڕۆینە سەردەمێکی تر لە سەردەمی بوژانەوەدا هەرێک لە ئینگلیز و ئیتالیا و یاخود ئیسپانیا لە نمایشە شانۆیەکانیاندا هەمان ڕەوتی سەردەمانی پێشخۆیان جێگیر کرد بۆ شانۆ یعنی با بڵین لە سەردەمی گریکەکان چۆن بوون ئەمانی شەستان هەمان ڕەوتیان دروست کرد و بە هەمان پەیڕە و توانیان بەردەوام بن ئەتوانم بڵێم دواتر وردە وردە کاریگەری ئەو بوارە لە هونەری ئۆپێرادا بەرجەستە بوو واتە کاریگەری هونەری موزیک و یاخود تێکەڵکردنیان لە هونەری ئۆپێرادا بەرجەستە بوو هونەری ئۆپێرا هونەرێکی زۆر زۆر ئازبەرزە
کە میوزیکە کە میوزیک بە دەق و ڕووداوەکانەوە دەبەستێتەوە. ئەمە لە هونەری ئۆپێرادا بە تایبەتی لە ناو میوزیکە و دواتریش لە ناو تەختەی شانۆیەکانە ئەم ڕەوتە دروست بوو. لە هونەری بالێش کە ئەویش هەر هونەرێکی ئازبەرزەوە بە فۆرمۆکی میوزیکیدا دەنرێت و ئۆپێراش بە هەمان شێوە هەر فۆرمێکی گەورەی میوزیکە. لە هونەری بالێشدا سەرڕای ئەوەی کە لە هونەری بالێدا سیمای کەسایەتی میوزیک پێیوەست بوو بە ڕووداوەکان کە ئاماژە و جوڵەی ڕێکخراوەکانیان جێگی ینی توانی میوزیک ببێتە هۆی جێگیرەوە. بۆ نمونە لە هونەری بالێدا ئەمە هونەرێکی سەماییە و بە تێکەڵکردنی میوزیک کە ئەمە ئەتوانێ ئەو ڕووداوە یاخود ئەو چیرۆکە لەسەر شانۆ بتوانێت بە بینەریان بە ئامادەبوان پیشان بە کە ئەو ڕەوتە یاخود ئەو نمایشە باسی چیەکات و چۆن ئەتوانیت هەر لە ڕێی میوزیک و سەماکەوە چۆن تێبگەیت و یاخود گوێگەر یاخود بیسەر چۆن چێژی لێ ببینێت کە ئەمەش بۆ ئەو کاتە و بۆ ئێستاش هونەرێکی زۆر ئازبەرزە. کەواتە میوزیک هاوشانی ڕوودا و دراماکان یاخود میوزیک دەتوانین ببێتە هاوشان بۆ ڕوودا و یاخود دراماکان کە لەسەر ڕوبەری شانۆدا جێبەجێ ئەکرێن. لەبەرەوەی میوزیک هەستەوەرەکانی بینەر دەوروژێنێ، یعنی کاتێکە بینەر گوێی لە میوزیکەکە ئەبێت تێئەگا خۆی ئامادە ئەکا کە ڕووداوەکانی دواتر چی ڕوو ئەیات. ئەمە میوزیکەوە لە مرۆڤەکە چووکە پەیوەندی زیاتر بە هەستی بیستنەوە هەیە. لە ڕێی هەستی بیستنەوە مرۆڤ ئامادە ئەبێ کە دیمەنەکانی دواتر چی ڕووە. بۆیە ئاوازدانەرەکان هەستان گفتوگۆیان خستە ناو ئەو بوارەوە، یعنی بۆ ئەوەی زیاتر بچێتە ناو قوڵاوی یاخود زیاتر بینەر بچێتە ناو قوڵایی بابەتەکەەوە ئەو بوو لە ناو ڕەوتی میوزیک لە ناو نمایشی میوزیک بابەتی گفتوگۆ و دەق و ئەم شتمانیان کردە ناو میوزیکەکەەوە تا بە تەواوەتی لە ڕووداوەکان یا لە چیرۆکەکان بگا بینەر. دواتر بابین باسی میوزیک و ڕۆڵ بکەین. میوزیک و ڕۆڵ بەیەکەوە یەکێکی بەهێز و کاریگەر پێک دەهێنین، ینی واتە ئەگەر ئێمە ڕۆڵ ئەتر ڕۆڵ لە شانۆ بێ لە سینەما بێ لە دراما بێ بە هاوشان لەگەڵ میوزیک تێکەڵیکەین ئەمە خۆی لەخوا یەکێکی بەهێزە، ینی خۆی پیشانەیە. با بینەوە لایەنە مێژوویەکە. بۆ یەکەم جار ئەدیسۆن لە ساڵی 1887 ئامێری نمایشکردنی سینەمایی داهێنا کە مەبەستی ئەوە بوو تاکەی وێنەکان و یاخود وێنەکان هاوشانی ئاواز و ئاوازی دیاریکراو نمایش بکات. لە ساڵی 1913 یەکەمین کاری میوزیکی سینەمایی دەرکەوت. هەنگاوی دواتر داوا لە میوزیک و ئاوازدانەرەکانی میوزیک کرا کە شت ئامادە بکەن بۆ ئەو مەبەستە خۆیان بۆ میوزیکی فیلم ئامادە بکەن. بەڵام ئەبێ بیرمان نەچێ لە سەرتا لە کورتە فیلمەکانەوە دەستی پێکرد کە نزیکەی 300 فیلم لە ساڵی 1914دا بەرهەمهێنرا. دواتر دوای ئەو ساڵانە تر وردە بە گوێرەی مێژوو هەم لە دیدی دراما شانۆ هەم یاخود فیلمی سینەمایی ئەم لە دیدە میوزیکێکەوە شتی درێژخایانیش دروست بوو. ئیتر دوای ئەو ساڵانە بەڵێ ئەفونانە ئاساییە وابزانم لەو کاتانە کە دروست بوو تاوان ئەو کاتانە تۆمارکردن نەبوو. بەڵێ لە ئامێری بەکرە هاتە ناو بەڵێ ئامێری بەکرە دروست بوو چکە ئامێری کاسێت و ئەوشتانە نەبوو لە ڕێی بەکرەوە ئامێری بەکرا ئیتر توانیان کارەکانیان بەرهەم بهێنن. مەبەستمەوە بوو ئەوەی تریان مەبەستمەوە پێش بەکرە پێش تۆمارکردن و قەوان وابزانم دانیشتن گروپی کۆنسێرتەکە دانیشتن میوزیکیانەژەن لەگەڵ یا ئاڕۆشتن تەنانەت لە سەرەتای فیلمە بێدەنگەکانی سینەماشاوا بوو ئەو کاتە. بەڵێ خۆی پێش بۆ نمونە ئەو سەردەمەی کە ئەتشتەکان وردە بەرەو پێش ڕۆی هەر لە سەردەمی گریکەکانەوە هەموو شتەکان لە ڕێگای گوتاف و دانیشتن و مەجلیس و ئەم شتانەوە دروست ئەبوو. وتر ئەمە درێژەی کێشا
سەدە بە سەدە نیو سەدە بە نیو سەدە تاتر وردە وردە ژیان بەرەو پێشکەوتن ڕۆشتوتر ئامێری سەردەم دەرکەوتا ئەم ڕۆژەتر با بڵین ئەو ئامێرانە دروست بوو کە ئەتوانرێ ببێ بە بەشێک لە خزمەت گوزاری بۆ ژیانی مرۆڤایەتی بەڕاستی. بابە شتێکی کۆمیدی بۆ بجێڕمەوە لەسەر شانۆ ئەوە نییە شانۆی یەک بوو نامەیە ناوی شانۆیەکە بێنم لەو کاتەیە کە ئیشەکە ئەکرا بەرهەمەکە تەقدیمەکرا لە پشتەوە برادێک کە میوزیکی دانابوو جاران تۆمارکرد با بڵێن تەسجیلی وا بزانم سانکیۆ بوو سانکۆ بوو شتێکی وا بوو ئیترەوە نییە مایکێکی لەسەری دانابوو بۆی دەنگەکە بچێتە ژرۆ لەگەڵ دەنگی میوزیکە کە تەقەی دوگمەی هینەکەشە هات تەسجیلەکە کە دەزیلێت ئەجا ئەمە هەردوو نەڕۆک بۆ نمونە لە ساڵانی ئەوە با بڵێن پێش ئەم سەردەمەی خۆمان کە سەردەمی هاوچەرخ و سەردەمی مۆدێرنە با بڵێن بگەڕێنەوە حەفتاکان کاتێککە گۆرانی لە ئیستۆدیۆکانی ئەوچکە و کاتە ئیستۆدیۆکان لە ناو ماڵا بوو زیاتر ئەتر لە ڕێکاسێتیشەوە تۆمارەکرا ئەم چیرۆکۆم نوکتانە زۆر لەو کاتانە شاڕوویاوە بەڕاستی هەر مەمنونی بەو دوگمانە کەشتی دەرەوە شاتۆتە ناو ئیشەکان ئیشە هونەرەکانەوە بەڕاستی مێژوێکی دێرینیان بۆمان تۆمار کردووە بەڵێ دواتر لە ساڵی 1935 یەکەمین فلیمی ڕەنگاوڕەنگ تۆمارکرا بەرهەمهێنرا ئەتر لەمەوە ژیان بەرەو پێشکەوتن ڕۆ بەرەو گەشەستەندن ڕۆی ئەتر دەتوانین لێرەوە بڵێن کە میوزیک لە فلیمدا چیە چە ڕۆڵێکی هەیە یان باس لە ڕۆڵی دراما و کاریگەریەکان بکەین کە میوزیک چە کاریگەریەکی هەیە ڕۆڵی میوزیک لە ناو سینەمادا بە گوێرەی ڕووداوەکان پەرەدەستێنێ چونکە میوزیک خاوەنی ڕێسا و یاسای تایبەت بەخۆیەتی هەر وەکو ئێوەی بەڕێز و هەمووانیشە زانن میوزیک زانستێکە ینی زانستێکی سەر بەخۆی هەروەکو زانستەکانی تر یاسای خۆی هەیە هەنێ جاریش ئەتوانین ڕێساکانیش بگونجێنین لەگەڵ یاساکانە تر بە گوێرەی کەلتور و ئەو شوێنێکە ئەو مرۆڤێکە ئیشی تیاەکە بیرمان نەچێت کە لەکچوونێکی گەورەشەیە لە نێوان میوزیکی فلیم و ئۆپێرادا چکە میوزیکی فلیم هەروەکو دیارەکە تر فلیمە و لە ڕێی ڕووداوێک یا چیرۆکێک دەگەڕێتەوە بە هاوشانی لەگەڵ موزیکایە لەگەڵ ئەو شتانی کە بەرهەم ئەهێنرێ و ئۆپێراش گۆرانی گوتنە یا بە شێوەی دەق بە شێوەی ڕووداو بە شێوەی چیرۆک بەچێ ینی دنیایەکی زۆر فراوانە هەروەکو دنیای فلیم چونکە ئەتر ئەو دەقا ئۆپێراکە عینەن پەیوەستە بێت بەو کارێکە ئەکرێت بابزانین گۆرانی لە فلیم چییە؟ گۆرانی لە فلیم ئێستا هەر خۆشی بابەتەکەمان لەسەر ئەوەیە زیاتر قوڵە بینەوە لە دوای ئەم پێشەکیە گۆرانی لە فلیم پێشە مشتێ ئەبێ گۆرانەکە گۆرانێکی بیرەوەری بێ ینی پەیوەندی هەبێ بە بابەتەکەەوە ئەو چیرۆکە چیەکە لە ناو فلیمەکەی بۆ بەرەمەهێنرێ بێ پەیوەندیکی زۆر پتەوی هەبێ لەگەڵ ئەو فلیمەی کە بەرهەمەهێنرێت دواتر نمایش و گێڕانەوە بێ ینی هەر ئەوە نەبێکە تۆ بیرەوەرێکە بگەڕیتەوە ئەبێ نمایشەکە 100% گێڕانەوە خۆی بۆ ئامادە بکات چونکە بگورن گۆرانی بێژ لە ناو فلیمدا گۆرانی بێژەکە لە ناو کۆمەڵێک ڕووداوە ینی ئەو گۆرانی بێژە کە گۆرانەکە ئەڵێ لە ناو کۆمەڵێ ڕووداوە گۆرانیاڵەکەمە ئەبێ لینکێکی تەواو دروست بێ لە ناو ئەو فلیمە و یاخود ئەو گۆرانیە لە ناو ئەو فلیمەدا کە ببێ بە شێوەیەکی درامی ینی هەستکەی کە ئەمە درامیە هەست نەکەی ئەمە گۆرانێکە ئێتر دوای بانەچمە ناو تەفاسیل چکە کاتێکی زۆرمان لەبەردەستە ئەمە بە شێوەیەکی گشتی زانیاریکی کورد لەسەر میوزیکی فلیم با بین باسی توخمەکانی میوزیکین کە تۆ یەک فلیمێک بەرهەمەهێنی ئەو یاسایانە چین کە شتێکی پرۆفیشناڵی بۆ دروستەوێ بۆ نمونە ئەگەر گۆرانی لەگەڵ بێ ئەگەر گۆرانی لەگەڵ نەبێ ئەگەر گۆرانی لەگەڵ بێت ئەوە بە تێکست جیا ئەکرێتەوە لەگەڵ توخمە سەرەکیەکانی میوزیک ئەبێ ڕتمێکی زۆر پرۆفیشناڵی بۆ ئامادەکرێ ئەبێت میلۆدیەکی زۆر پرۆفیشناڵی بۆ ئامادەکرێ ئەبێ هارمۆنیەکی زۆر پرۆفیشناڵی بۆ ئامادە بکرێ یعنی اینجا ئەتر وەکووتم
تەواو توخمەکانی میوزیک پێک بێنێ دواتر ئەگەر گۆرانی لەگەڵا بوو ئەمە میوزیکەکە ئەگەر میوزیک بوو ئەگەر گۆرانیشی لەگەڵا بوو ئەوە لە ڕێی ئەو تێکستا کە گزارشتە لە چیرۆکی فلیمەکە ئەتوانێت تێکەڵ بە گۆرانێکە توخمەکانی میوزیکی کات و بیرکە بە گۆرانیەک وەکوتم کە گێڕانەوە بێ نمایش بێ ڕوودا بێ هەر لە ناو چیرۆکەکەیە مامۆستا. بەڵێ من سەرنجێکم لەسەر چەمکێک هەیە حەزم کردەوە باسی کەسە لە قسەکانی بەڕێستەوە بەس با کاک خۆشناوە ئاگادارکەمەوە کا خۆشناو گیان پرسیارەکە و داناوە ئەو پرسیارەتە خەمە دواتری خوێنمەوە چونکە خوێنمەوە لەگەڵ ئێستای بابەتەکەی مامۆستا ئاشنایە تۆزێ دوورە بۆیە ئەی خەمە دواترەوە بەس مامۆستا ئاشنا باسی ئەوەت کرد هارمۆنی بۆ گۆرانی فیلم یا بۆ گۆرانی شانۆ لێرەیە من کاتی خۆی لە 85 ئەتڕۆحەکەم شانۆیەک بوو شانۆیەکی برێخت بوو کاتێک کە دەرهێنانم بۆ کرد ئاواز گۆرانی تیا بوو گۆرانیەکە هەموویشی ئیشی برێخت با بڵێن شعری برێخت بوو گزارش بوو لە ئیشەکە یعنی نەم ئەتوانی با بڵێن وشەکان کەلیماتەکان هەر هەمووی پەیوەست بوو بەوە اینجا من ئاوازێکم دانابوو لە ئاوازەکان زۆرم دانابوون وابزانم نۆ ئاواز بوو نۆ گۆرانی بوو حوتی من دامنابوو دوی هاوڕێ ئازیزم سەباحی سنتور داینابوو ئەویشم بە سنتورەکەی وە نابوو لەسەر شانۆ دامنابوو عەسفێ کردووە تا هاوڕێ ئازیزم عەدنانکەریمی شادێک دوو گۆرانی وت ئیتر برادرانی ترم ئەکتەرەکان کاک شەماڵ فەهمی دەنگی خۆش بوو گۆرانی وت هاوڕێی کۆچ کوردوم کاک ئارامی حەمە بچکۆل دەنگی خۆش بوو گۆرانی وت اینجا ئەو مەسەلەی هارمۆنی ئێستا باسە کرد لەوێ ئاوازێکم دانابوو لەسەر بیرکردنەوەی برێخت کە چۆن ئاوازی ویستووە منیش بە هەمان شێوە ئەوەم دانا لەگەڵ کاک سەباح مشتمڕمان بوو کاک سەباح حەیتەمە هەر ئاواز نییە ئاوار حیامانەچێ یعنی وتی ئەمەش نییە منیش دوای مامۆستا ئەنوەرم بان کرد بۆ ئەتڕۆحەکە بڵێن بۆ جەنەرال پرۆڤە بیبینێت کە بینی وتم دوای بە دەستخۆشی کردتم مامۆستا یەک ئاوازێکمانەیە گۆرانیەک مشتمڕێکە لە بینی من و کاک سەباحە بزانم تۆ چیەڵیت وتی چۆنە وتم ئاوایە وتی سەباح مشکلەکە چییە وتی مامۆستامە زۆر سادەیە ئێوتی ڕۆڵە گیان گۆرانی شانۆیی ئەبێ سادە بێت بەستامی هەبێ بەڵێ ئەمە بۆ ئێوە وایە بەس ئەگەر گۆرانیەک ئێمە کاتێککە گۆرانیەک بەرهەم ئەهێنین خۆی لە ناو کۆمەلگای کوردیە لەبەرەوەی زانستی هارمۆنی خۆی هەر زانستێکە پسپۆڕی وردی ئەوێ وە خۆشبەختانە ئێستا بۆ نمونە لە ناو کوردیشا پسپۆڕی زۆر باشمان لێ هەڵکەوتووە بەڵام بەداخەوە ڕێژەکە کەمە یعنی ئیشەئەڵڵا لە داهاتووە زیاد دەبێ و ئەمە زانستێکە کە وەکووتم پێویستی بە ئەکادمی بوونە یعنی ئەڵڵاهومە ئینسان زۆر بەهرەیەکی 100% هەبێ اینجا بتوانێت جگە لەوەش ئەگەر بەهرەکەشە بێ خۆتۆ لە ڕێی کە ئەمە دابشکاری ئەکا بۆ چینە دەنگیەکانی وەکو سپران و ئاڵتۆ تینۆرباس دیسان هەر لایەنە ئەکادمیەکەی ئێوە بۆیە بەڵێ قسەکەی جەنابتان 100% تەواوە بەڵام ئەگەر تۆ بتەوێ شتێکی چۆن ئەڵێی نایاب دروست بێت ئەتر ئایا لە شانۆ بێ لە دراما بێت لە ئیشی ڕۆژانەمان بێ لە گۆرانیکی ئەتیادی یعنی کە بمانەوە گۆرانی بێژێک بێت گۆرانیەک بێ گۆرانەکەی گۆرانێکی زۆر باش و ئەکادمی بێ یەکێک لە توخمەکانی موزیک هارمۆنیە ئەبێ هارمۆنی تیا بێ هارمۆنی تەوزیعاتی بۆ بکات یا دابشکارێکی وای بۆ بکات کە بەسەر چینە دەنگیەکانە چونکە هاوگونجان دروستەکە من لێرە مەبەستم لە چی بوو لەوە بوو ئەگەر هارمۆنی بۆکەی ئەگەر ئاوازەکە ئەبێ ئەکادمی بێت ئەبێ شتێکی تێر و تەسەلی شتێکی تێر و تەسەر بێ بۆی گۆک هەست بە خۆشی ئەو ئاوازە بکە مەبەستم لە قەرەباڵغی و زەخرەفەی ناوێت هەنێ کات زەخرەفە بۆ شتی بۆ نمونە کاتێککە تۆ وەکو با بگەڕێنەوە کاتێککە تۆ بۆ نمونە گەورە نووسەران ئۆپێرایەکە نووسن کەواتە ئەمە ئەبێ
فول کوالەتی ئیش لە توخمەکانی میوزیکا بکرێ بەڵام ئەگەر گۆرانیەکی سێ کۆپلەی بتەوێ بۆ نمونە بخێ بەرهەمی بێنی ئەبێ شتێک بێت کە لە خۆی هەموو شتێک باەکشت بڵێ مامۆستا هەموو بەرهەمێک لە ئاستی ئەو شتایە بێت کە تۆ ئەتەوێت بۆ نمونە تۆ ئەو فلیمە بەرهەمەهێنی ئەو شانۆیات بەرهەمەهێنی یان ئەو درامایە بەرهەمەهێنی ئەبێ پێش هەموو شتێک موزیسیانەکە لەگەڵ کابرای دەرهێنەرا تەنسیقی هەبێ بۆی بزانێ ڕووداوەکەی چیە کارەکەی چیە تا چەند ئیحتیمام بە باگراوندە مۆسیقەکەیە چکە لە کۆتاییە میوزیکە گزارش لە تەواوی ڕووداوەکانی ناو ئەو فلیمە ئەو درامایە ئەو سینەماەکە بۆ نمونە بەهۆی میوزیکەوە تۆ ئەزانی هەنێ ئەمە فلیمی بێدەنگمان هەیە ینی حیواری تیانە کە گزارشتی 100% ئەوەی کە بینێت تێ بگەێنی موزیکە فلیممان هەیە یان با بڵێن بە شێوەیەکی تر بڵێم هەموو ئەوانی کە پەیوەندیان بە سینەما و شانۆ هەیە دەنگی نییە موزیکەکە دەنگەیە تراژیدیە موزیکە بڕیارەیە کە ببێ بە باگراوندی تراژیدی بۆ ئەو بەرهەمە کۆمیدیە موزیکە بڕیار هەنێجا خۆتۆ ئەگە سیرکەی خۆ ئێمە زۆربەی زۆرمان لەو لوغەیە تێناگەن کە سەیری فلیمێکەکەین ئەوە موزیکە وا ئەکات بە پاڵپشتی موزیکەکەیە ئێمە پێی ئەەکەنین ئێمە ئەگرین ئێمە هەڵەپەڕین ئێمە پێی ئەگەین کچیرۆکەکە چی بەسەرات کەواتە بەشێکی سەرەکی ئەو بەرهەمەکە بەرهەم ئەهێنرێ سینەما بێ شانۆ بێ دراما بێ بەشێکی سەرەکی موزیکە بڕیاری 100% لەسەر تەواوی چیرۆک و ڕووداوەکانی ناوکارەکە ئەیە بۆ نموناکە هەر وەکوتم کاتێکە حیوارهینێکی بڕگەیەکی غەمناکە بینی موزیکێکی باگراوندی لە پشتە وا ئەکات تۆ بگری ئەمە چی ئەمە میوزیکەکەیە وەکوتم میوزیکە کار لەسەر هەستی بیستنەکە بیستن وا ئەکا مرۆڤ زۆر زووتر لە هەموو شوێنەکانی تر پێی بروژێ پێی کاریگەر بێ وا ئەکات لە ڕێی ئەماوە تۆ بزانێ ئەمە کارێکە بۆ منداڵان کراوە ئەمە کارێکە بۆ با بڵێن لایانی تەندروستی کراوە کارێکە بۆ ئەمە هەموو میوزیکە بڕیار ئەیە کە ئەمە لەگەڵ دەقەکەیە بە هاوشان لەگەڵ دەقەکەیە بتوانێت کە تێبگەن کە ئەمە چه جۆرە فلیمێکە چه جۆرە درامایەکە چه جۆرە شانۆیەکە شانۆکە تراژیدی بێ هەستی پێەکەی بەهۆی میوزیکەکەەوە هەر لە سەرەتاوە هەر لە ناوەڕۆکەوە هەر لە کۆتاییەوە دواتر هەموو بڕگە میوزیکەکان گزارشتی 100% بڵێن ئەیار بە بەرهەمەکە بۆیە ئەوەی کاری میوزیکی بۆ هەر بەرهەمێکەکە زۆر هەستیارە بەڕاستی ئەبێ بە ئامانەتەوە ئەو کارە بکە لەبەر ئەوەی 100% دقا و دەق پشبەستە بەو کارێک کە کاکی دەرهێنەر ئەنجامی ئەیە بۆیە پێویستە کاکی دەرهێنەر ئەوانەی کە سیناریۆ نووسنەوانی کە دەرهێنەری کارەکە ئەکەن کە چیرۆکەکە ئەنووسن هەر چیرۆکێ بێ 100% لینکی هەبێ لەگەڵ کابرای موزیسیانەکە نەک پێشتر مۆسیقاکەدان رابێت و ئەم کابرایە بۆ نمونە مۆسیقا ژەنە هەڵی گرێ بڵێ ئەمە بۆ بەرهەمێک دامناوە نا ئەبێت ئەگەر بیەوێت بۆ بەرهەمێک کار بکە پێشترە بێت لەگەڵ سیناریۆ نووسەکە و لەگەڵ کاکی دەرهێنەرە تەنسیق بکەن لینکێک دروستکەن کە چه جۆرە میوزیکێکی هەیە چه جۆرە بەرهەمێکە زۆرجار ڕووداوە مێژوویەکان ئێمە بەهۆی میوزیکەکەوەیە کە 100% دەستی پێ ئەەکەین بۆیە بەشێکی گەورە یەکێکی گەورە هێزێکی گەورە لەو نمایشانە کە ئێمە باسمان کرد میوزیکە بڕیارەیە کە چه جۆرە بەرهەمێ بێ بەڵێ جابا من هەر شتێکی خۆش بگەڕنەوە لەسەرەوەش وتن ئادای با بڵێن ئاخاوتنی ئەکتەر بۆ خۆی پێویستی بە میلۆدیەکە ئاوازێکە بڵێ لەگەڵ ڕستەکەیە ڕیتمەکەی بڵێ نەک هەر ریتمەکە و وتنەکەش گزارش دەکات لەو حاڵەتە دەرونی کە ئەکتەرێڵێ اینجا دایکم جاران بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی هەموو لایەکمانە دانیش بە دیار تەلەڤزۆنی بەغا و کاتە فیلمی ئەجنەبیانە خستە سەری فیلمی بەغا دۆبلاج نەبوو ژێرنووسی هەبوو دایکم نایزانی ژێرنووس بخێنێتەوە نا لە ئەنگلیزی تێگەشت شەویش دانیش بە دیار فیلمەکەەوە تا تەواوە بوو بەیانی هەڵەسا بۆ یەکجێڕاینەوە اینجا من فیلمەکەم دی بوو بەڵام دایکم ئەو هەستانەی کە مۆسیقا و ئەو ئاوازەی وتنەکان
هەمووی لە گوێیە بۆ خۆی سینناریۆی چکەی لایم دروست کردبوو جاری وا بوو چیرۆکی چکەی بۆی جێڕاینەوە لەسەر وێنەکان یعنی دایالۆگەکەشی ئەوتین لا ئێستا مامۆستا ئێستش وایە ئێستش وایە بۆ نمونە من ئەگەر سەیری فلیمێک بکەم ئەو فلیما لە زمانەکەی تێنەکەم تەرجەمەی نەبێ یان وەرگێڕانی بۆ نەکرابێ ئەگەر بتێ زۆر زووقوڵ بیتەوانێ لە بەرهەمەکە یەکسەر لە ڕێی میوزیکەکە توانی تێبگە کە چە جۆرە بەرهەمێکە چە جۆرە ڕووداوێکە ئێمە فلیمە اینجا دواتر ئێمە فلیممان هەیە فلیم بەهۆی فلیمەکەوە زەرباتی میوزیکەکە یان با بڵێم نەبڕێی میوزیکەکە تۆوە ئەکەی کە هەست بکەم فلیمەت ئەەکەینە 100 جار من و تۆ دەورێکی بەو شێوە ببینین بەرامبەرەکەمان ئەگە من باسی فلیمی ترسناک با بڵێن کە خۆف کە با ئەڵێن خۆف 100 جار لەوانەیە من و تۆ حرەکەیەک لەو حرەکانە وەکو فلیم بکەین کەس هەر نشترسێت کەس هەر لەشمان هەر بەلایە زۆر تەبیعی بێت ئەمە میوزیکە وات لێ ئەکا 100% تۆ ئەو هینەت لا دروست بێت ئەو ترسەت لا دروست بێت بۆ ئەو بابەتە ئەوەی ئێستا کە باسی ترسە کرد کا خۆشنا و ئەمەی نردووە بۆمان هەر لە سەرتاوە دایناوتم با کاتی بێ دایەگرمەڵە میوزیک زیاتر کاریگەری لەسەر هەستی مرۆڤایەتی دادەنێت وەک ژەمێکی هەست بزوێن تا دایالۆگەکان ئاوێتەی میوزیک ببن بینەر هەستی بەزەیی یان خۆشەویستی یا ڕقی لا دروست بێت لە فیلمی کەپنا میوزیک نەیتوانی و هەستەکانی مرۆڤ بجوڵێنێت بە تایبەت هەستی بەزەیی و تێگەیشتن ئەو تاوانەی دەکرێت دەرهەق بە پەری پاشان میوزیک نەیتوانیوە ڕقێک لە دڵی مرۆڤدا بچێنێت بەرامبەر کارکتەرێکی خراپەکار لە ڕێگەی نوشتەوە ژیانی ژنێک وێرانەکات ئاستی نواندن کارەسات بوو میوزیک وەک بەشێکی گرنگ وێنای کات و شوێن ئەکات لە ناو ئیتر نازانم لێرە تەواو من خۆمە فلیمە بینی من چووم ئەو فلیمە بینی یعنی من 100% هاوڕانیم لەگەڵ ئەم بەڕێزەیە چونکە هەنێ ئەوەی تیا بوو کە دەوری میوزیکەکە من باسی لایانی نواندنەکە ناکەم باسی لایانی ئەو تەکنیکەکان ناکەم کە پەیوەندی بە سینەما و شانەوە هەیە ئەوە بۆ خۆتان جێ هێڵم بڵێن ئەکتەرە لایانی نواندنە لایانی جوڵێ ئەنا من باسی لایانی میوزیکەکەکەم کاک خۆشنە و شرۆڤەسازێکی فلیمسازیە ڕۆڵێکی بەرچاوی هەیە بەردەوام بابەتی لای ئێمەدا ئەبەزێ و چەندوانەیەکشی وتۆتەوە ئەویشانەوەیانە بەڵێ بەڵێ من ناتوانم وەکوتم باسی وەکو ئینسان وەکو ڕێی خۆی کێتە دەرێ لە سینەما هەر کەسە و ڕێی خۆیە کەسی زۆر نۆرماڵیش ڕائەیە و ئەتر بە گوێرەی ستێپەکانی مرۆڤ ئینسان ڕائەیە زۆر تەبیعیە بەڵام من وەکو خۆم من باسی لایانی میوزیکەکەکەم من چوومە ئەو فلیمەشم بینی با میوزیک لەو فلیمەیە ڕۆڵی هەبوو و ئەیتوانی وا لە بەرامبەرەکەت بکە کە خۆی فلیمەکە فلیمی ترسناک نەبوو ئەوەی ڕاستی بێ فلیمێک بوو تراژیدیا بۆ تراژیدیا بوو ڕنگدانەوەی کۆمەلگای ئێمە بوو لە ڕابردووە ئێستا باز ناکەم نازانم ئێستا بەڕاستی بەڵام دوای لایانی میوزیکەکەی ئەمەوێ باسکەم مامۆستا ئەتوانم بڵێم ئەگە 100% تیژ نەبێ بەشێکی ڕنگدانەوە بوو بۆ فلیمەکە بەڵێ جوانە بۆ چوونەکەی تۆ جوانە بۆ چوونەکەی ئەویش فەرموو بەردەوام بە لەسەر بابەتەکەی خۆت بادانەوە بڕم اینجا با بینێمە باسی با بڵێن پەیوەندی میوزیک و دیسان بەشەکانی ڕۆڵ ببینین یا درامای سینەمای یا خوشانوێ وەکوتم میوزیک بڕیارەیە لە ڕووداوەکان ئەتر ئەو ڕووداوە مێژووی بێ یاخود چیرۆکامێز بێ ڕۆمانسی بێ یاخود کۆمیدی بێت تراژیدی بێ و هەر بابەتێکی تر فلیمی بێدەنگ بێ فلیمی هەر شتێک دەنگدار بێ میوزیک ڕۆڵێکی کاریگەری هەیە و میوزیک ئێستا خۆشبەختانە لە دنیای پێشکەوتووە ئەو بابەتە زۆر پێشکەوتووە و ئەتوانم بڵێم 100% تەکنەلۆژیا وای کردووە کە با بڵێن کات زۆر بگەڕێنێتەوە و مەسروفات زۆر کەم بگەڕێنێتەوە و لایانی ینی هەم کاتە گەڕێنێتەوە
هەم لایەنی مادی هەم لایەنی معنەوی، چونکە تەکنەلۆژیا وای کردووە کە میوزیکی فیلمی زۆر بەرەو پێش بچێ بەڕاستی مامۆستا. فەرموو ئەگەر هەر پرسیارێک هەبێ من ئەگەر باسی فۆرمەکانی میوزیک و گۆرانی عالەمی بکەم، جیاوازە وەکو وتمان ئۆپێرا کە 100% پەیوەندیکی پتەوی هەیە لەگەڵ بابەتی ڕۆڵ و بابەتی مۆسیقایە، چونکە دەقەکان بە ئاواز ئامێز ئەوترێ بە شێوەیەکی لەسەر ستێج و ئێمە دنیایمان هەیە ئیشی دنیای ئیشی دینیمان هەیە ئۆراتۆریۆشەر بە هەمان شێوەیە و بالێمان هەیە کە بالێ وەکو وتم زۆر پەیوەندیکی قوڵی هەیە لەسەر ئەو جوڵە سەماییانی کە بڵین ئەکتەرەکان ئەیکەن بە پاڵپشتی لەگەڵ میوزیکەکە. خۆشبەختانە ئەتوانم بڵم ئێستا وردە کۆمەلگای کوردیش ئەگەر زۆر نەبێ کەم نەبێ با بڵین تا حەڕادێکی باش توانیوێتی میوزیک لە فلیمەکانیانە، لە دراماکانە، لە چیرۆکەکانیان، لە شانۆکانیانە ئەگەر 100%ش نەبێتوانم بڵم بە شێوەیەکی باش ڕەنگی خۆی یاوەتەوە بەڕاستی مامۆستا. بەڵێ مامۆستا ئاشنا بابینە سەر کێشەیەک. ئێمە خۆتەزانیت دەمێ ساڵە کورد لە تەلەڤزۆنی کەرکووکی ئەوسای سەردەمی ڕژێمی پێشوو کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە نیشاندانی کۆمەڵێ دراما و فیلمی کوردی و گۆرانی و ئاوازی کوردیش و لەگەڵ ئەوەشا بە هاوشانی ئەوانیش با بڵێنەوەی لە ڕۆژەڵات و لە باکوور و لە یێریڤان و لەوانیشا هەبووە، زیاتر باکوور کەمتر، زیاتر یێریڤان و ئەوان رادیۆ بوون، بەڵام کەرکووک و دواتریش دوای ڕاپەڕینیشی ترە و فیلمانەی کە دروست بوون. زۆر جار گۆرانی یان میوزیک میلۆدیەک داهەنرێت لە درامای کوردیە کۆنەکانە. ئێستا نازانم ئەم فیلمە تازانە چۆنیشی لەسەرەکەن، چونکە من فیلمەکان لە سینەما بووە، هێشتا بە خزمەتی فیلمەکان نەگەشتوم، یەکدوانێکیانم بینیوە لە ڕێ یوتیوبەوە، ئیشی جوانی بۆ کراوە، کەسەکان نەزانم کێن. بەڵام پێشتر میوزیک ئەبوو بە میلۆدیەک دانرایترە و میلۆدیکە میلۆدیە بڵێن ببرە، جارێ بە کەمان بوو، جارێ بە چەلۆ بوو، بەس پڕکردنەوە بوو، یعنی گوزارش. مامۆستاگیان من پێشتر ئەگەر بیرە بێت پێش ئێستا باسی توخمە سەرەکیەکانی میوزیکم کرد، وتم ئەگەر بڕیار بێتۆ بەرهەمێکی پرۆفیشنال بەرهەم بێنی ئەبێ لە ڕێ ئەو توخمە سەرەکیانەی میوزیکەوە بێ. بۆ نمونە ئەگەر توخمە سەرەکیەکان لە ناو ئەو میوزیکایە ئەو گۆرانیە هەبوو، ئەو تووشی ئەو مەلەلە نابی کە ئێستا جەنابە باس کرد، چونکە وەکو وتم پشتبەستە بێ بە ڕتم، پشتبەستە بێ بە میلۆدی، پشتبەستە بێ بە هارمۆنی، پشتبەستە بێ بە تابە سەوتی ڕەنگی دەنگی کە ئامێرەکان کە زۆر جیاوازە لە ڕێی تابە ئەسەوتیەوە جیا ئەکرێتەوە و تچۆنەڵێ ئاخر فلتەرە. ئەگەر بڕیار بێ گۆرانیش بێت ئەمە تێکستیش یەتن پاڵیان و بە تێکست ئەتوانێت ببێ بە بەشێک لە میوزیکەکە. ئەگەر بێت و بە شێوەیەکی پرۆفیشنال کاکی موزیسیان ئاوازدانەر بەرهەمەکە دروست کات، ئەوە کارێک دروستە بێ کە شتەکان کۆپلە میوزیکەکان هەمە ڕەنگە بێ، گوێ بە یەک میلۆدی ئەزێت نایە. ئەمەی تۆڵی بەڵێ ئەمە پێڵێن دابشکاری بۆ میوزیک، دابشکاری بۆ میوزیک ئامێرەکانە کە یەک میلۆدیە و هەمان میلۆدی دووبارە ئەکەنەوە. بەڵام لە توخمەکانی میوزیک وتم هارمۆنیمانەیە، دابەشە بێ بەسەر چوار چینی دەنگی سپرانۆ، ئالتۆ، تینۆر، باس، کە ئەمە بە گوێرەی ئەو چینە دەنگیانە ئامێرەکان ئامادە ئەکرێت بۆ ئەوەی کە بە هارمۆنی ئیشی لەسەر بکرێت، هاوگونجان دروست بێت لە بینی دەنگەکانە و دەنگی لە بینی ئامێرەکانە. ئەمە واکە کە هەستی گوێگر یا گوێگر هەست بە ئەو چێژە بکات کە چاوەڕێی ئەکا. بەڵێ نانە دەست خۆش منش مەبەستمەوە بوو جاران یان با بڵێن هەنێک لە ئیشەکان وا بوو ئیتر لەگەڵ دیمانێکی سەر قەبرانی تیا بواە شمشاڵە ئێرانیەکەی نینەوەیان ێنا دایانەنا تا سەر مەقام سەباکیان لێ ئێستش هەمان ئێستاسەیە بەڕاستی مەقام سەبا لێ ئێنتر ئەبێت بەرگە نەگری بەڕاستی ئەبێ بگری.
بەس ئەمە گزارش نییە لە با بڵێن حاڵەتە دەرونیەکانی ناوفیلمەکە بۆیە با بڵێن لە ڕووە کاتبیەکە نێەوە شارەزایی نەبووە لەو بوارەیە شتەکان لە ڕابردوو هەموو سادە بوون مامۆستا هەموو بە شێوەیەکی سادە بەرهەماتۆ چونکە ژینگەی کۆمەلگاکەی ئێمە وا بووە با بڵێن تر ئیمکانێتی ئەو کاتە ژوا بووە بەڕاستی بەڵام ئێستا لەگەڵ پێشکەوتنی دنیا جیهانە و خۆشبەختانە کوردیش بەشێکە لەو پێشکەوتنە با ئەمە باسی لایەنە ئەرێنەکە بکەین ینی لایەنە نەرێنەکە لابین بخینە ئەولا کوردیش بەشێک بۆ لەو پێشکەوتنانە بەڕاستی کادری زۆر باشمان هەیە کە ئێستا بۆ نمونە لە میوزیکی فیلم موزیکی دراما میوزیکی شان و ئەتوانن دروستکەن چونکە ئەرکەکە تەکلیفەکە کاتەکە ئێستا ئاسانتر بووە پێشترە بواە بۆ نمونە ئەگەر بەرهەمێک دروست بواە ئەبواە دەرهێنەرەکە لەگەڵ چیرۆگنووسەکە لەگەڵ موزیسیانەکە ئیتیفاقی بکردە موزیسیانەکە دواتر ئەبواە بچوایە بەرهەمەکەی خۆی بنووسایەتەوە دواتر بچوایە کۆمەڵێک موزیسیانی لە خۆی کۆ کردایەتەوە بۆ نمونە کەمانە چەلۆ کۆنتراباس ئامێرەکانی تر ئەمە بۆ نمونە نزیکی 30-40 کەس باوای دابنین تەکلیف و ینی تۆ بەهاتاو لە ئیستۆدیۆ تۆماری کردایە یاخود بەهاتاو لەگەڵ فلیمەکەیە لەگەڵ شانۆکەیە نمایشی کردایە بەڵام ئێستا خۆشبەختانەوە نەماوە کاکی موزیسیان بیرۆکەکە لای خۆی گەڵاڵا ئەکا لەگەڵ دەرهێنەر و ئەوە تەنسیقەکەن چیرۆگنووسەکە ئەمە بە شێوەی بڵێ میوزیکی ئەلکترۆنی هەموو ئیشەکە ئەکا بەڕاستی میوزیکی ئەلکترۆنی هەموو ئیشەکە ئەکات بەڵام چی ئێستا مهمە سەلیقە مهمە بۆ نمونە ئاستی داهێنانی ئەو موزیسیانە کە کاری موزیکەکە ئەکا بۆ فلیم بۆ شانۆ بۆ دراماکە ئێستا هەموو شت کەوتۆتە سەر ئەو بیرۆکەیە ئەو سەلیقەیە ئەو داهێنانە ئەو جوانیە کە ئەو پێشکەشی ئەکات چۆن لەگەڵ ڕووداوەکانی ناو بەرهەمەکانە لینک دروستەکە کە بە شێوەیەک وا بکات کاریگەری 100% دەرونی هەبێ بۆ گوێگر بینەر بیسەر بەڵێ منیش هاوڕاتم سەلیقەی میوزیسیان ئەو کەسی کە میوزیکی فیلمەکە دانێ دراماکە دانێ سەلیقەی ئەو زۆر دەورە بینێ بۆ نمونە من باسەکەم هەر لەوانەیە کە پێشوو کە باسمان کرد شانۆیی چەخماخە خولەی چەخماخە ئەگەر سەیری بکەیت و جۆ بگری یەک کەمانێکە بەڵام کەمانەکە هەموو حاڵەتەکان پێشانەدا ژەنینی ئەو میوزیسیانە نازانم چێیە من هەتا ماوەیە کۆمەزانی مامۆسا ئەنوەرە یەک کەمانێکە بەتەنا ئەگەر گوێی لێ بگریت شتێکی زۆر جوانی بۆ کراوە بەس نازانم چێ دڵنیانی مامۆستا ئەنوەرە یان چێیە نازانم ئیجابە بەسم لەو جیا دەورە بینێت تەنانەت باوەڕەتە بێ لەگەڵ حرەکەکانیانە جوڵەی ئەکتەرەکانە هەر زۆر بە تێر و تەسەلی کراوە ئەمە مسافۆی بۆ نمونە بۆ پێڵەن موزیکی فیلم ئەبێ 100% گزارش بکە لەو حیواری کە جێبەجێ ئەکرێ ینی وەکو زمانی ئاماژەی لێ ینی وەکووتم بۆ نمونە موزیکی ئیفلام کارتۆن ئەو ئیفلام کارتۆنانی کە ئێمە مناڵەکانمان سەیری ئەکەن و متعی لێوەرهێنە جار گەورەکانیش ینی ئەوە موزیکێکی زۆر پرۆفیشناڵە لە دنیاە و کات زۆر تەکنیکی جوانی بەکار هاتووە بەس خۆ ئیفلام کارتۆنەکە هیچ ژینێکی نییە زمانی ئاخاوتنی زۆربەی فلام کارتۆنەکانمان حیواریتیان نییە لە ڕێی موزیکەکەەوە کە لەبەرەوەی 100% ئاماژە کراوە بۆ ئەمە گەسەیریکەی فرقەیەکی ئۆکسترای گەورەی ینی تیپێکی ئۆکسترای فول هارمۆنی گەورە لە پشت ئەم دیمەنانەوەیە بۆ لەبەرەوەی هەموو ئامێرەکانی تایەکە هەموو ئامێرەکانی تیابوو ئامێرەکان هەڵکەوتەی ئامێرەکان وایە کە ئەتوانێت هەر ئامێرە و بە شێوەی لە شێوەکان گزارش بکاتە سەر ئەو شتێک کە بۆی بەرهەمەهێنێ ینی هەڵکەوتەی ئامێرەکان و کووتم چینە دەنگەکانیان وا هەڵکەوتووە ئامێری هەوایی ئامێری ژێداری ئامێری ئیقاعی و ینی تەواوی گروپەکان
هەڵکەوتەکەیان وایە کە چینە دەنگیەکان یەکتری تەواوکەری یەکتری بن بەڕاستی بۆیە ئەمە کە سەیرەکەی سەیری میوزیکێکی بۆ نمونە گەیمەکەی یاری ئەەکەی سەیرەکەی وا ئەزانی لەگەڵ هەنگاوەکانی توایە لە کاتێکا خۆ بە تایبەتی بۆ تو دانراوە بۆ ئەو گەیمە بۆ ئەو یاری ئەلکترۆنیە دانراوە کە پڕ بە پێستی ئیقاعی بۆ نمونە یاریەکانە ئەمە چی دیسان ئەگەڕێنەوە سەر ئەو خاڵێکە سەلیقا بیرۆکە دواتر ئاستی داهێنانی زۆر کاریگەری هەیە بەڕاستی چکە داهێنان هەم لە ئامێر هەم لە ئیستۆدیۆ هەم لە تۆمارکردن هەم لە داخلکردنی میلۆدیە ڕئیسەکە ئەمانە زۆر میمە شتی تازە ئەخەیتە سەری و ئەمانە یعنی وا ئەکات کە ئەبێت بۆت بەتاواکرد بۆ شتەکانی ڕابردوو خۆی لە ڕابردووشا بە گوێرەی سەردەم شتی باش کراوە بەس بۆ سەردەمی خۆی بووە بەڵام ئێستا تەکنیکەیە تەکنەلۆژیا هەیە داهێنان هەیە زایدەن بیرۆکە هەیە و زایدەن موزیسیانی زۆر باشیش هەیە ئەمانە هەمووی بکە بێک ئەبێ شتێکی پرۆفیشنال دەرچێت بەڵێ کاک هۆشنگ پرسیارێکی ڕوونکردنەوەیەکی لەم بابەتە ئەڵێ ئێستا زۆربەی میوزیکی ئامادەکرا و ئەکڕن هی فیلمی کفن زۆربەی کڕین بوون من نازانم منیش ناتوانم ئەو بڕیارە بم بچکە هەنێشتی لێکچوو هەیە لە ناو دنیای موزیک و گۆرانیا لەبەرەوەی من نازام ئەگەر کڕابێ یانە بەس پێشببینی ناکەم کڕابێت چکە شتەکان ئەوەنە قورس نەبوو یعنی موزیکی ناو فلیمی کفن من بینیم با بڵێن موزیکێکی گزارش بوو بەڵام ئەوەنەش قورس نییە یعنی کابرای دەرهێنەر بچێ ئەو پارە زۆرە با لە دەرێ بیکڕێت و هی ئێرەش بەڕاستی باەک شتەیە مامۆستابیڵە من لێرەوە بانگەوازیەوە کە ئێمە موزیسیانی زۆر باشمان هەیە ئێمە کەسی زۆر پرۆفیشنەڵمان هەیە ئێمە کادری زۆر باشمان هەیە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان موزیسیانان فلیم سازان شانۆکاران بیرۆکەی وان هەبێت پشبەست نەبن بەهی دەرێ بچن بیکڕن و لە فلیمەکانیانە بەکاری بێنن وەرن لەگەڵ ئەوانەی خۆمانە تەنسیق بکەن بۆ ئەوەی هەم ئەوەی خۆمانی سوادە بکات و هەم موزیکێکی کوردی و جوان بە کوالێتێکی باشیش سەردەمیانە پێشکەش بکرێ بەڕاستی بەڵێ من لەسەر مەسەلەی کڕینی میوزیک بۆ کاک خۆشنا و ڕوونکردنەوەیەکە دەم گەلێ جار با بڵێ میوزیکێکە کڕیت بۆ فیلمەکەت بەڵام ئەبێ لە کۆپیڕایت ئاگاد لێبێ من خۆم لە یوتوب فیلمێکی خۆممدا نابوو کە میوزیکەکە لە ئەمریکا لێرە کڕی بوومان ئەو کوڕی بڵێن وێنەگرەکە و هەم چنینی بۆمە کردێتی بۆمە کرد مۆنتاجیە کرد وتی ئەم جێگەی هەستەکە میوزیکێکی وای ئەوێت چی ئەڵێ بیکڕم وتیم بیکڕە کڕی بەڵام دوایی لە یوتوب بوو بە کێشەمان کڕی بوو بەڵێ ئەبێ زۆر بەڵێ ئەوە هەیە ئەگەر بۆ نمونە تۆ لەگەڵ کەسێکی خۆمان تەنسیق بکردایە بەرهەمێکی جوانی بۆ ئامادە کردیتایە ڕەنگە تووشی ئەمە نەبوویتە ئەجا مامسا بابێنە سەر کارە هونەرەکانی خۆمان یان ئەو کەسە بەڕێزانەیە و گۆرانی بێژە بەڕێزانی کە لەناو فلیمە سینەمایەکانی خۆمانە گۆرانی ئەڵەن کە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە باسی کێشمی ئەو بابەتە ئەەکەین کێشەی گۆرانی یا گۆرانی بێژانی ئێمە چێ لە ناو فلیمەکانە بۆ نمونە بەرهەمێکی خۆی هەیە و ئەیهێنێ لەوێ خۆی پێ ئیبراسکایە خۆی پێ چکە لە سینەماکانە خەڵک ئەچێتە بینین ئەچێتە ئەملا بۆ بینین و ئەم تەماشاکردنی ئەمە واکات کە بیەوێ لە ڕێگەی ئەم فلیمەوە هەنێجار گۆرانەکە ڕەبتی بە فلیمەکەەوە نییە هەنێجار میوزیکەکەی هێنێ دەنگەکەی ڕەبتی بە فلیمەکەەوە نییە بۆیە زۆر گرنگە ئەو بەرهەمەکە بەرهەمە هێنرێت گۆرانی بێژەکە گۆرانی زۆر ئاساییە ئەگەر فلیم گۆرانی تیا بێت بۆ نمونەگە سەیری هیندیەکان بکەین هەموو فلیمەکانیان گۆرانی تیا و هەموو گۆرانەکانیشیان لە ئاستێکی بەرزە و وە گوزارشتیشە بۆ ناو فلیمەکە ئێمەش خۆ ئەتوانین بەرهەمەکانمان هی ناو فلیمەکە خۆی بێ ناکە هی دەرەوە بێ هی سیدیەک بێت بمەوێت لەو بەرهەمەما
ئەو بەرهەمە سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێ بێن بخەمە ناو فیلمە سینەمایەکانەوە بۆیە ئەکرێت ئەو بڵێن ئەو فیلمی کە بەرهەمە هێنرێت ئەو گۆرانی بێژەی کە جوزئێکی بۆ دیارە کرێ بۆ گۆرانی وتنەکە هەمان تۆنەڵی گزارشتی ڕووداوی ناو فیلمەکە بێ ئەگە گزارشتی ناو فیلمەکە نەبێت دیسان بەلادان ڕوئایانی چۆنەڵی بەلاڕێدا ئەڕوات ینی فۆکسی خەڵکەکە لا ئەچێت لەسەر ئەو بڕگەیە نامێنێت چونکە هیچ پەیوەندی بە فیلمەکەەوە نامێنێ ینی دابڕانێت دروستە بێت لە بینی فیلم گۆرانی بێژ بۆ نمونە خەڵک لە ناو سینەمایە با بڵێن بۆیە وا باشترە ینی ئەو تەنسیقە وەکو وتم لە بینی دەرهێنەر و گۆرانی بێژەکە هەبێت کە ئەگەر ویستی گۆرانی بڵێ لە ناو گزارشتی ناو فیلمەکە خۆی بێت نەکەینی بەرهەمێکی دەرەوەی بڵین فیلمەکە بێت و بێت لەوێ وا بکە کە خۆی پێ ئیبراسکا بەڕاستی بە دڵنیاییەوە خۆی ئێستا ئێمە بۆ زۆرێک لە گۆرانی فیلمە بیانیەکان با فیلمە بیانیەکان بڵێم من لێرە لە ئەمریکا ئێستا لە کوردستانم لە سلێمانی بەس مەبەستم کە لە ئەمریکا ئەوەی کە ئاگام لێبوو یەکێک لەوانیانوت گۆرانی لۆگلاین دێرنامەی فیلمەکەیە چۆن با بڵێن کورتەی فیلمەکەیە بەڵام ئەمیان بە گۆرانی ئەوترێت یعنی جیایە لەوەی تۆ کورتەی فیلمەکە بجێڕیتەوە بەڵام لێرە ئەمیان ئەبێتە مخاتەبەی بینەر هی فیلمەکەیە بەس بە گۆرانی هەر فیلمەکە ئەگەیەنێت ئیجاری وایە کە ئەچێتە ناو ئەچێتە دیمەنەکان ئەبێ بۆ دیمەنەکانیش هەمان شت بێت گزارش لە ئەوەی دیمەنەکە بێ ئەگەر ئەوە نەبوو ئەوە بە گۆرانیەکی دەخیل دێتە ناوە و هاتنە ناوەیە یعنی بەستی هەڵکێشراوە تی هەڵخراوە بۆی زیاد کراوە بە زۆر زیادکات ئەمە دابڕانیش دروستەکە مامۆساکیان وەکو پێشتر وتم دابڕانێکی زۆر دروستەکە لە بینی بینەر لە بینی ئەو شوێنی کە تۆ سەیری تیا ئەەکەی لە بینی گۆرانی بێژ لە بینی چیرۆکەکە لە بینی ڕووداوەکە ئەجا ئەم دابڕانەوە وا ئەکا کە کاریگەری زۆری هەبێت لەسەر ئەوەی کە بۆ نمونە زۆر جاگوێمان لەو قسانە ئەبێکەیەنە دەرێ لە ناو سینەماکانە ئەڵێ وەڵا فیلمەکە بۆ شێوە نەبوو فیلمەکە زۆر باش نەبوو زۆر خۆش نەبوو زۆر ئەمە نەبوو ڕەنگە ماندووبوونێکی زۆریش لە فیلمەکە یا کولفێکی زۆری هین کردوێ بەڵام وەکوتم بڕیاردەری سەرەکی با بڵێن 150 فیلمەکە ئاستی بەرهەمهێنانی گۆرانەکەیە موزیکەکە یاخود ئەو باگراوندە موزیکەیە کە تایەتی یا باگراوندە دەنگیەیە کە تایەتی ئەمەوە ئەکات خەڵکەکە تووشی مەلەلکە کە تووشی لایانی دەرونیەکە تێک چوو ئەتر تۆ بە ناخۆش باسیەکەی بە باش نییە باسیەکەی بە کۆمەڵێ موبەڕیر ئەیهێنیتەوە بۆ خۆت ڕەنگە زۆر جار فیلم هەیە تەکنیکی زۆر باشە حیوا زۆر باشە با بڵێن نواندن زۆر باشە بۆ نمونە هەر بابێنەوە سەر فیلمی کفن نواندن بەڕای من چکە من پسپۆری من نییە من وەکو بینە ڕۆشتم نواندن خراپ نەبوو بەڵام هەنێجار ئەم نواندنەش زۆر باشە بەڵام لەبەرەوەی مەلەلەکە دروستە بێ ینی لایەنە دەرونیەکە تێکەچێ ئتر بینەر بەبەیەک و دوو زەربی سفرەکە هەمووی ئەمە هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە لینک نییە لە بینی لایانی مۆسیقا بەگشتی کاڵم لایانی مۆسیقا کە گۆرانی و دەنگیش ئەگرێتەوە لایانی حیوار و سیناریۆ و با بڵێن چیرۆکی ناو فیلمەکە یاخود ئاستی فیلمەکە ئەمە واکە هەنێجار وەکوتم لە میوزیکی فیلم کار زۆر هەستیارە چونکە شتێک نییە کە بڵێ من 5 دقە لەگەڵ ئەم گۆرانیە بمیا لەگەڵ ئەم کورتە چیرۆکەیە ئابمەترە ڕۆمخۆ حافیز فیلمی سینەمایی دراما شان و هیچی لە سەعات و 2 سەعات و ئەوەگە دراما بێت ئەوە نزیکەی بۆ نمونە هەیە 30 ئەڵقا تۆ بڵێ 20 ئەڵقا 10 ئەڵقا کەواتە ئەبێ ئەو کەسێک کە موزیکەکە ئەنووسێ بووی لە یەکەم ئەڵقەوە لینکی ئەو مۆسیقایە بڕوا لەگەڵی هەتا کۆتایی یعنی چۆنەڵی وەکو ڕێگایەک ئەبێ بۆ خۆی دروست کات هەنگاو بڕواتە ئەگاتە کۆتایی چونکە لە یەک لە برگەکان لە میوزیکەکە دەچوتت بینەر لێ دوورەکەوێتەوە تووشی ئەوە بێ ینی گوێ قوبوڵی ناکە کێشەی بیستن زۆر ضرورە لە ناو مۆسیقایە چونکە یەکەم
ئەو کردارە هەستەوەرانەی کە ئینسان هەستی پێ ئەکات لە ناو میوزیکا یەکەم زۆر گوێ کە گوێ شتەکەی بەدڵ نەبوو تر قوبوڵی ناکات ئاوایە ینی لانی دەرونی مرۆڤ وایە بۆیە کە ئەگەر درامایە دروستەکات چیرۆکەکە بڵین لەگەڵ میوزیکەکە ڕێکیخات ئەبێ ڕێگای وەکوتم بۆ خۆی دروستکە هەنگاو لە یەکەم ئەڵقاوە بەو ڕێگایە بڕوا بەو هەنگاوانە بڕوا کە کۆتایی فلیمەکە بوو لەگەڵ قفڵەی فلیمەکە قفڵەی مۆسیقاکەش کۆتایی ئینج بۆی بینەر هەست بە مشتاحی بکات بەڕاستی چۆن هەستەکەی کامە کۆتایی فلیمەکەی و چیرۆکەکەیە بەو شێوە بینەر هەست بە کۆتایی مۆسیقاکەش بکە ئەگەر وانە بێت لایانی دەرونیەکە یەکسەر وا ئەکاکە مرۆڤ لە ئیشەکە دوورکەوێتەوە هەرچەندە کوالێتیش بێت بەڵێ کاک بابان حەمە ساڵح پرسیارە یا ڕوونکردنەوەیە دوانیەیە هەردووکی بێکەوە کردمەوە بۆی ماوەکی بۆ کورتکەمەوە ئەڵێ بێ زەحمەت تا چەند ئاساییە ئامێرە بیانیەکان بەکار بێت ئەی ئامێرە میوزیکە کوردیەکان فیلمێک تێر ئەکات بۆ گەیاندنی پەیامەکیان ئامۆژگاریەک ئەمە پرسیارێکیان مامۆستا با ئەوی تریشێ بۆ بخێنمەوە ئەوەی تریانەڵێ ئەگەر بە ئاسایی وەربگیرێت ئامێری میوزیکی بیانی نابێتە داڕوخانی هوەری کوردی یان تەنها گرنگە میوزیسیانەکە کوردی بێت ئەمە لێرە دوو پرسیارن دوو چەمکن ئەزانی گروپی ئامێرەکان بۆ نمونە ئێمە ئەگەر ئیش لەسەر بەجیهان بوون بکەین جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئیش بەسەر کوردبوون یا کۆمەلگای کوردی بکەین ئێمە ئەگەر فلیمێکی سینەمایی جیهانی بۆ نمونە بەرهەمبێنین ئەمە پێویستی بە گروپێکی مۆسیقای پرۆفیشنەلی وەکو ئۆکێستراشەیە ئۆکێسترا گروپێکەکە وەکوتم فول هارمۆنیا هەموو ئامێرەکان لە خۆ ئەگرێ و هەر ئامێرە و هەر گروپی ئامێرەکان هەر کەسە و ئیشی خۆشی ئەکا ئەمە لە دنیا شاوایە زۆر جار ئەگەر بۆی زیاتر بیخەمەوە بیری ئەو بەڕێزە لەسەر ستێج عەرزە لەخوا ستێجێ گروپی ئۆکێسترا عەرزەکە هەموو ئازەکانی سەر و بە گوێرەی ئازەکانی خوارەوەیە کە گروپە ئۆکێستراکەی با بڵێن یا ئەو گروپێکە لە خوارەوەی ئەمە با بڵێن زۆر تەبیعیە لایانی گروپی بڵێن بیانی و ئامێری کوردی ئەوە ئەکەوێتەوە سەر چیرۆکەکە یاخود سیناریۆکە کە بۆ دراماکە یاخود بۆ فلیمەکە یا بۆ شانۆکە ئەنووسێ ئەگەر فلیمێک بوو تۆ فلیمێکی گوند نشین بوو چیرۆکێکی گوند نشینی بوو چیرۆکێ بوو بیگۆڕیتەوە ئەوە لە گوندی ئێمە لە چیرۆکەکانی ئێمە لە گوندەکان بۆ نمونە شتێکی مێژووی با بڵێن ئەوە نییە ئامێری ترامپێت و سەکسیفۆن و ئەم شتانە نییە کەواتە گزارشتەکەیە تۆ بڕیارەکە چە ئامێرێک هەڵبژێری ئەگەر فلیمێکی سەردەمیش بوو بۆ نمونە پێویستی بە هەیکەلێتی و ئامێرانە بوو زۆر تێکەڵکردنی تەبیعیە ئێستا زۆر تێکەڵکردنی ئامێرەکان تەبیعیە بەڵام بە گوێرەی شێوازی چیرۆکەکە سیناریۆکە کە بۆ چی نووسراوە تۆ ئەتەوێت چه جۆرە بەرهەم بێنی چه جۆرە فلیمێک بکەی بە دراما بکەی بە فلیمی سینەمایی بکەی بە شانۆ ئەمە بڕیار ئایا تۆ چه جۆرە مۆسیقا چه جۆرە گروپی ئامێریە چه جۆرە ئامێرێک بەکاربێنی بەڵێ من لێرەیەک ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو کورتەیەی کاک بابان ئەڵێم نابێتە داڕوخانی هوەری کوردی بۆ ببێ نابێت من مەبەستەکەمەوەیە ئەگەر بێت و ئێستا ئالەتی کەمان لە میوزیک و گۆرانی کوردی دەرکەیت چی ئەمێنێتەوە ئێخۆ هەر بە ئالەتی کەمانیش تۆ بڕۆ جۆ لە ژەنی ئەوە مامۆسازانی چۆنە ئەوە ئەحساسەکەیە بۆ نمونە چۆن ئەگەر بێتە سەر ئەو بڕگەیە با بڵێن ئەحساسەکەیە یا هەستەکەیە با بڵێن هەستەکەیە کە تۆ بڕیار ئەیە ئەمە چه جۆرە میوزیکێکە کوردیە تورکیە پارسیە یاخود شتێکی ڕۆژئاواییە ئەحساسی ئەو ئینسانەیە کە چۆن لێیە کە چۆن هەستی خۆی تێکەڵ بە ئامێرەکە ئەکا ئێستا خۆ زۆربەی ئامێرە ڕۆژئاوایەکان ئێمە لە ناو دنیای مۆسیقایەت تۆن و نیوتۆن هەیە با بڵێن لە ڕۆژئاوایەکان لە ڕۆژهەڵاتیەکان کە ئێمە شەگرێتەوە چارەکە تۆنیشەیە بەڵام هەنێ ئامێرە هەیە لەبەرەوەی موزیک ژەنەکە ئەحساسەکەی وا هەڵ ئەقلێنێ بۆ خۆی
کە ئەتوانێ بگات چارەکە دەنگەکە یعنی بەگوێ هەستی پێ بکەیت کە چارەکە دەنگیش لەیە لە کاتێکا یاسای میوزیک نیوتۆنی داناوە ئەمە چییە ئەمە ئەو ئەحساسە کوردیەیە کە تو ئەخیتە ناو ئامێرەکەتەوە کەم ئامێرە بە کوردی لێەیە بە هەمان شێوە کە تورکی لەیە کە پاستی لەیە کە ڕۆژ ئاوایی لێەیە بۆیە هەستەکە بڕیارەیە هەر وەکو ئەو فۆرمی کە هەمانە بۆ نمونە ئەمە فۆرمی گۆرانی سیاچەمانەمان هەیە لە ژینگەکەی کە ئەکەوێتە منتیقەی هەورامان جوگرافیەکەی یعنی ئەگەر 100% شێوازی ئەو فۆرمە بتوانم بڵێم بەڵام قەت ناتوانم وەکو کەسێک بڵێم کە خەڵکی ئەو ناوچەیە لەبەرەوەی هەڵقوڵاوەکە وایە لەرەلەری دەنگەکە وایە ژێکانی وایە کە لە منداڵیەوە خۆی پەروەردە بکە بتوانێت وەکو خۆی 100% بێڵێ بەڵام هەرچەند من قۆڵ بم بمەوێت دەنگم گونجاو بێت وشەکان هەموو خۆم پەروەردەکەم قەت ناتوانم وەکو ئەو هەستا وەکو ئەحساسی ئەوان بێڵم ئەمە بۆ ئامێریش هەمان شتە وایە بابێنە لای بنارخان بنار سەردار ئەڵێ چۆن بەکارهێنانی گۆرانیە بە ناوبانگەکان لە دەنگی فیلمێکە ئەتوانێت کاریگەری لەسەر پەیوەندی بینەر بە چیرۆکەکەەوە هەبێت چۆن بەکارهێنانی گۆرانی بەناوبانگەکان مەبەستی چیە گۆرانی بێژە بەناوبانگەکانیان گۆرانی بەناوبانگەکان گۆرانیە بەناوبانگەکان لە دەنگی فیلمێکە یعنی مەبەستی لەکە گۆرانی لەو گۆرانیە بەناوبانگانە لە ناو میوزیکی فیلمەکەیە دەنگی فیلمەکەیە بەکاری بێنی چۆن ئەتوانێت کاریگەری لەسەر چیرۆکەکە هەبێت طبعا ئەما وەکو ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بەناوبانگ یعنی چی یعنی شتێکی کوالێتی ئەگەر شتەکە کوالێتی بوو حتممە کاریگەری بەسەر چیرۆکەکەەوە هەبێ بە پێچەوانەشەوە بۆیە چیرۆکەکە ئەگەر بڕیار بێ شتەکە بۆ بەناو من زۆر بەڕاستی ببوورە جوان ئەوەنەی من تێگەشت بم زۆر لە پرسیارە تێ نەگەشتم بەڵام وا بیرەکەمەوە مەبەستی کوالێتی بەرهەمەکەی لە ناو فلیمە بیانەکانە بوون بەناوبانگ بوونی بەرهەمەکە وایە مامۆستا من بە شێوەیەکی کە تێگەشتم گەلە جار تۆ سێرەکەی لە ناو فیلمێکی کوردیە پێویستت بەوەیە تۆ گۆرانیەکی بڵێن ئەمریکی بەکاربیێنی کاو بۆ وێسترن بۆ گوزارش لە دیمەنەکە گۆرانیەکە بەناوبانگە جا پێم وایە ئەگەر ڕەبتی بە چیرۆکەکەەوە بێت ئەوە شتێکی جوانە ئەگەر گۆرانیەکی بەناوبانگی با بڵێن حەسە زیرەکەیەنیت ئەی خەیتە جێیەکەوە بڵێن دوگمە داخە ئەگەر لە خۆیان بێت ئەخر مامۆستا بۆ نموناوە ناچێتە چوارچێوەی بەرهەمهێنانی فیلمیا درامایش نازانم بنارخان بزانم ئێستا بۆ نمونە چونکە ئەبێ هەر لە بیدایەتەوە کاکی واتە گۆرانی زۆر بڵاوە و باو بێت لە ناو خەڵکەکە بۆ نمونە ئەوە ڕەنگە هەر کاکی دەرهێنەر نەتوانێت یان سینناریونیست نەتوانێت چونکە ڕەنگە ڕێگە پێدراو نەبێ ئەگەر ڕێگە پێدراو بێ ببی کا بە جوزئێک کادرەکەش کا بە جوزئێ لە فلیمەکە بەڵێ ئێوە بێ ئەوختە دەرهێنەر و دەرهێنەر خۆی ئیشی لەسەرکات بەڵێ بۆ نمونە ئەو حەزەکە بۆ نمونە گۆرانی بێژێک هەیە بەناوبانکە حەزەکە لە فلیمەکەی بێ بۆی زیاتر ئەمە زیاتر بۆ چییە بۆ نمونە بنارخان بۆ ئەوەیە بۆی زیاتر فلیمەکە بچێتە ناو خەڵکە و زیاتر شوهرەت بێن لەبەرەوەی کەسێکی بەناوبانگ و ئەوەیە ئەو کە بینەری هەیە بیسەری هەیە بەڵام ئەگەر بڕیار بێبێ هەر لە سەرەتاوە ڕێکەوتن ئەبێ بکرێت لەو نێوەندەیە چکە ڕەنگە ئەوە یەنەوە سەر ئەو ماف پارێزراوە ینی ڕەنگە نەتوانێت لە ناوەڕاستی فلیما بڵێ فڵان کەسێنە بۆی بەناوبانگە نابێ لە بیدایەتەوە کاکی دەرهێنەر ڕێگەی خۆی بکاتەوە بزانێت چی ئەکات و چی ئەکا بە باگراوەندی و چۆن ئیشەکە و چۆن ئیشی میوزیک ئەکا ئەمانە هەموو لە سەرەتای ئیشەکەەوە بێ خۆی بەرنمەیەکی تۆکمە دانێ کە بەرنامە تۆکمەکە دانا ئەو کاتە ئەتوانێت بڕگەکان کە هەر گەشتە سەر هەر بڕگێک و ئیشی خۆی بکیا بکە لەنا ئەو بەرنامە تۆکمەشا 100% موزیک بێ گۆرانی بێ ئەتر هەر شتێک بێ کە پەیوەندی بە موزیکەوە هەبێ جزئێکی گەورەیە بڕگەیەکی گەورەیە لە کارەکەی بەڵێ بەڵێ منش هەر هاوڕاتم لەسەرەوە بەڵام ئەوە ئەبێ زۆر بەوردی بێت نابێ بەوردی بێەوە هەموو لینکە مامسە هەموو تەنسیقا هەموو ڕێکەوتنە بەڕاستی ئێستا من ئەگەر بمەوە کارێ بکەم ڕێکەوتنم لەگەڵ تۆ هەبێت
ڕەنگە بیخەمە خەیاڵی خۆمەوە بڵم ڕێکەوتنم لەگەڵ مامۆستا هەیە لەگەڵ ئەو بڕگەیە گەشتمە لە ئەو بڕگەی مامۆستا توانم بەکاری بێم ئەمە هەموو ڕێکەوتنە و بەو شێوەیە. بەڵێ منەوە لە فیلمی زامێلی گەرمیانی خۆم تووشی حاڵەتێکی وا بووم مۆسیقامان بۆ دانابوو کاکسەفین خەراجانی بۆی دانابوو بەڵام کە گەشتمە جێیەک لەو جێ پێویستم بە خاوکەری نەک قەتارە قەتار مەقام دەبێتەوە کە ئەچێتە تە پەردەکەی تر بەرزە بێتەوە پێویستم لەویا بە دەنگی سەلاحداودە بوو لای خۆمە بوو ئاهەنگی با بڵێن خێزانی خۆم و خێزانم بوو گواستنەوە بوو لەو ئاهەنگەیە ئەوەی بۆ بە تایبەت بۆ وتوبووین ئتر کاک سەباح و کاک زانای خولەهەژار و ئەوان مۆسیقایان بۆ کردبوو بەس ئەو کۆپلێم لەوێ بەکارهێنا باوەڕەتە بێ پێم وایە جێی خۆی بە تەواوی گرتەوە ئەمە ئەبێت بەڵێ ئەبەس بەمەردێک تۆ بۆ نمونە ڕەنگە لە ڕووی ئەوەوە تۆ بێ ئەو کابرایە ئاگادارکەیتەوە کە ئەمە شتێکی وا ڕوویاوە هەنێجار بەهۆی برادەرایەتی ئەوانەیە قوبوڵەتی هەنێجار بێ بەرامبەر با بڵێن ناهێڵێت ئەنجا بۆی تۆ لەو سەر تووشی کێشە نەبیت مەبەستم تۆ نێمام ساگیان مەبەستم کاکی دەرهێنەرە بۆی لەو سەر تووشی کێشە نەبێ لە هەر خۆی زۆر ئاساییەکە لە ناوەڕاست لە کۆتایی ئەمە هەیە لە ناو فلیمای کوردی لە هەموو فلیمێکی جیهانیا هەیە کە دەنگ پێویستە دەنگ هەیە بۆ نمونە فلیمی تەیتانی کە ئەو گۆرانیە کە سیلۆندریۆن بەهۆی فلیمەکەەوە بڵێن یعنی فلیمەکە بەهۆی گۆرانەکەەوە چەند دەنگیایەوە هەردووکیان ئاوێزان بوون ئاوێزان یعنی ئەگەر سەیریکەی هەردووکیان ئاوێزان بوون چەند فلیمەکە بەقووەت بوو ئەوە نەدەنگ و گۆرانێکەش بەقووەت بووە مەوای لێ کرد کە هەردووکیان پێکەوە بەرەو وا بێ بکە زۆرترین بینەر هەبێ هەتا ئێسش ئەم جیلەی ئێسش هەر لە یەنەوە هەر چێژی لێوەرگن بۆیە ئەمە هەموو ڕێکەوتنە و ئاسایشە یعنی گۆرانی هەبێ مەقام هەبێ مۆسیقا هەبێ بە ئابە شێوێکی گشتی هەموو ئەمانە ڕوو ئايات لە ناو گۆرانی بەڵام دیسان ئێڵێمەوە ئەبێ 100% گزارش بێ لە چیرۆکەکە لە چیرۆکەکە لابات هەموو شتێ تێکە چێلایەنی دەرونی دیسان قوبوڵی نییە وایە بابێنە لای کاک هۆشەنگ ئەڵێ بەڵێ ئەوەی کە پرسیارێکی ڕوونکردنەوەیکی داو ئێمە وەڵامماندایەوە ئەڵێ بەڵێ ڕاستە نابێت کۆپیڕایتی لەسەر بێخۆم دوو کورتە فیلمم بەرهەم هێنا هەموو پارچە میوزیکانم لە ئۆنلاین کڕی زۆر ئەستەمە بتوانن ئەو کوالێتی ئەو میوزیکەیان پێ دروست بکرێ کە لە ئۆنلاین نرخی زۆر هەرزانترە بەڕاستی بە تایبەت بۆ فیلمە ترس و هەست بزوێنەکان کڕینەکانیش بۆ هەموو بابەتەک ناشێت وڵی تر ئەوە ئەگەر من ڕام وایە یعنی کڕین نەبێ ئەوەی کە تۆی بەکڕین ڕەنگە لێرەش بتانی لە ڕێی موزیسیانەکان لە ڕێی ئیستۆدیۆکان لە ڕێی کەسەکانی هوەری بەدەستی بێنی و ئەوەی بتوانێت میوزیکی فیلم دروستکە ئەتوانێت میوزیکی ترسناک دروستکە با بڵێن تراژیدی کۆمیدی بۆ نمونە ئەتوانێت ینی بەڕاستی ئەنیمێشنەکان هەمووی ئەتوانێت ئیشی لەسەرکە بۆیە من پێشنیارەکەم بۆ ئەیکڕی وەرە لە ناو خۆیە هەم داهاتەکەش لە ناو خۆیە ئەسوڕێتەوە هەمیش تۆ بێخەمی بەڕاستی ترسی ئەوەت نییە مە ڕۆژە لە ڕۆژان تووشی کێشەبی یا خۆت لای ئەوە من لە کتێب کڕی ناتووشێ و بار و دۆخە بووم کتێبم کڕی و دواییش یەکسەر قەپاتی کرد لەسەرم تۆنەڵێ بلۆکی کردم کە نەشم نە کتێبەکەم بەدەستانی و نە هیچ شتێکیش بۆیە پشبەستن بە ئۆنلاین شتێکی باش نییە ئەوە ڕای منە تۆتوانی متابعەکەی فێربی بچتە ناو پرۆگرامەکانەوە ئەتوانی چەند بەرنمەیەکی موزیکی زۆر زۆر پرۆفشناڵمان هەیە ئێمە ئێستا مۆسیقارەکانی ئێمە لەسەر ئەو بەرنامانە ئیشەکەن بۆیە ئەتوانی فێربی ئەتوانی شتی زیاتر بەدەستبێنی ئەتوانی بەرنمەکان بکڕی بۆ نمونە بەڵام بۆ مەبەستی باگراوند پێم باشە ئەگەر بتەوێت زیاتر ئەحساسی کۆمەلگای خۆت بە زیاتر گزارش کار لە کۆمەلگای خۆچکە تۆ کە فلیمێ بەرهەمێنی فلیمەکە ئەکتەرەکەت کووردە سیناریۆکەت کووردە چیرۆکەکەت کووردە شوێن و جوگرافیەکەت هەنێ جار کووردە توانی شتێکی کوردیش بکەی بە باگراوند ئێمە شتێکی زۆر باشە بێ کە لێنێ دروست ناکە بەڕاستی مامۆستا من لەسەر
ئەو بۆ چوونە کڕینی فلیم یان ئێمە جاران کە فێرخواز بووین لە پەیمانگای هونەرە جوانەکان و دواتریش میوزیکی با بڵێن سەمفۆنی و میوزیکە کلاسیکەکان و یان مۆدێرنەکانمان نەهێنا بەکارمانێنا بۆ ئیشەکانمان تەنانە تەنێک لە فیلمیشە بەکاریانێنە من ئەمە پێڵم پینە پینێ و ئەو لۆکالیشە تۆ ئەگەر بتەوێت شتێکی جیهانی بکەیت شتێبێک کەس بێنێکە لە شاشەکان دابەزی خەڵکێکی بیانیش هات سەیری کرد یا بتانی بیبێتە شارەکان وڵاتەکان شوێنەکان ینی دەستە پڕ بێ دەستە پڕ کە دەستە پڕ بوو ئەتر بەڕاستی شەکانی تر خۆیەت تۆ شت لەسەر ئاستی ناوخۆ بکەی و شتێکی جیاوازە هەموو کەسێک توانێت ئەو پینۆپەڕۆیش بکە زۆر پێوی دیارێ ناوخۆی و ڕەنگە هەر کەسیش زۆر کەم خەڵک گوێ لێ بوو بێ بەڵام تەنها چەند شخصە نخبەکان مرۆڤە نخبەکان هەستکا کە ئەمە هی تۆ هی ئێرەنی هی تۆ نییە بەڵام ئەمە ئەگەر لەسەر ئاستی جیهانی تۆ ئیشکەی ئەبێ دەستە پڕ بێ وەکوتم مادام شتەکانە هەمووی کۆمەلگا و جوگرافی کوردیە با ئەتوانین مۆسیقارێکی کوردیش بێنیتە مەیدان و ئیشەکەت بۆ بکە بەدڵنیایەوە واش باشترە چونکە تۆکەینێری بۆ فیستیڤالێک ئەگەر ئەو مۆسیقاکەی وابێەوە ڕەف دەکرێتەوە یەکسەر وەرناگیرێت نا بۆ نمونا تۆی نێری بۆ فیستیڤالێکی دەرەوە کاکی جمهوری دەرەوە کاک مامۆستاگیان جمهوری دەرەوە گوێ لەو مۆسیقایا بێ هەستەکەی جیاوازە لە هەستی ئەو بۆیە زۆر بە ئەمقە و زۆر بە خۆشەویستی و گوێ لەیەگرێت چونکە شتێکی تازەیە بۆی گوێی کە ئەکاتەوە باڵەکان ڕەفزەکەن یعنی ئەگەر بێت و مۆسیقایەک بڵێن مۆسیقایەکی بتۆڤنە تێنا بەکار ئەوان زۆر گویان لێ بووە پێویستیان بەوە نییە تو مۆسیقای بتۆڤن مۆزات بێنی لە فلیمەکانی خۆتادانی گویان لێ بووە بە شێوەیەکی زۆر باشش گویان لێ بووە ڕەنگەر خۆشیان ژەنی بێتیان ڕەنگەر خۆشیان لە هەموو نمایشەکانە لەوێ ئامادە بووبن یعنی لەو شتانە لێ بوونەتەوە بەڵام ئەگەر تۆ بتێت لە ڕۆمۆسیقەکەەوە بینەرێکی زۆرە هەبێ وەرە شتێکی جیاواز بکە بەچی جیاوازە بێ ئەو ئەحساسی کۆمەلگای خۆت بگوازەوە بۆ ئیشەکە ئەوە هەم شتێکی تازەیە هەم خەڵکێکی تازەش بۆ تۆ ئەبێ بە دروستە بێ بەڕاستی خەڵکێکی تازت بۆ دروستە بێ ئیشێکی تازت بۆ دروستە بێ بینەرێکی تازت بۆ دروستە بێ چکە وەکوتم جوگرافیا ئەحساس و هەست بڕیار لەسەر چۆنێتی ژەنین ئەیات وایە با بێمەوە لای کاک بابان بزانم ڕوونکردنەوە یا پرسیارە ئەڵێ تۆ ئاگاد لێ باشترین میوزیکسانە کوردەکان لەگەڵ ئەوروپیەکان و وڵاتانی دەرەوە کارەکەن نەک لە کوردستان بەڵێ ئاگام لێ بەس من وەکو پێم وتی ئەتوانێت تێکەڵی هەبێت مامۆستا بۆ نموناقەی چێکە ئەگەر وا هەستکا بیانیەک لە کوردێک باشترە با تێکەڵیان کە بای خۆشمان زۆر مۆسیقاری زۆر باشمان هەیە وەرە لە ئەسەر ئاستی هەرێم گروپێ دروستکە نخبەکانی نێو شارەکانی هەرێم کۆکەرەوانێ باشترین ژەنیارمان هەیە باشترین با بڵێن دابشکار و باشترین هەموو شتێکمان هەیە بەڕاستی من پێم باشە پێشنیارەکەم پێم باشە ئەوانەی خۆمان لە هەموو بارودۆخێکە ئەوانەی خۆمان دەستیان پڕشتی زۆر کەسی زۆر باش و پرۆفیشناڵ هەیە لە کوردستان لە هەرێمی کوردستان هەر زۆریش ئەوێت ئیشێک بکات زیاتری بوێت ئەتوانێت هەردوو لا تێکەڵکە نەک پشت بەست بێ بە ئەوانەی بیانی لەبەرەوەی ئەوانەی بیانی وەکووتم ئەحساسی کوردیانەت پێشکەش ناکە ئەحساسی وڵاتەکەی خۆی و پێشکەشەکە وایە بەسەوەی ئەم باسی کرد بۆ نمونەی ئێمە کاک نەورۆستەنیامانەیە کاکە کارزان مەحموودمانەیە و برادەرانی تری شۆک و ئاگام لێ هەیە و هەنێکیان لێرە شوانەیان وتوتەوە ئەوان مەسەن بە حکمی کە لە وڵاتانن بڵێ ئیش بۆ وڵاتانە ئەکەن لەوێ پارەی باشیان دەستکەوێت بۆ بەبژێویان بەڵام لە هەمان کاتە ئەوان میوزیکیان بۆ فیلمە کوردیەکانش کردووە ئەگەر میوزیکیان بە ئەخر ئێستا میوزیک چۆن بۆ فیلمەکرێ میوزیک بۆ نمونە ئاسانە بۆ نمونە کە ئەو بەڕێزانە هەرێک لەو بەڕێزانە توان میوزیکی فیلم بەتەنیا دروستکەن وەکو پێم وتی بیرۆکە سەلیقا داهێنانەکە کاتە ناو بەرنامەکەیەوە و تەوزیعاتەکات و هەر کەسە و هەر شوێن و ئیشی خۆی بۆکە
ئەمە لەسەر ئاستی تاکە زۆر شتێکی باشە بۆ نمونە بەڵام ئەگەر ئەو بێوێ ئیشی گروپ بکات بۆ نمونە بۆ بەرهەمێکی کوردی بۆ نمونە ئێمە چەند لە ڕابردووە چەندین گۆرانیان بەرهەممان هەبووە کە لەسەر ئاستی بۆ نمونە بۆ کوردستان کراوە بەڵام مۆسیقارەکان یاخود ئەوانەی ژەنیارەکان هیچی کوردی نەبوون یا دەنگەکان کۆڕاڵ هیچی کوردی نەبوو بۆیە ئەمە پێشنیارەکەم کادری زۆر باشەیە لە کوردستانەوەنە بەکاربێنن. بەڵێ مامۆستاگیان لە کۆتاییە لای من هیچم نەما و هیچ پرسیارێک شملانی و برادرانش نییە تر نازانم بەڕێستان ئەگەر بابەتەکە تشتی کەماوە بیڵێ فەرم و لە خزمەتین. وەڵی بەرنمێکی زۆر خۆش بوو و زۆر سوودی هەبوو بۆ خۆشم زۆر زۆر سپاسدانەکەم بەڵام لە کۆتاییە ئەمەوێ هەر ئەوەنە بڵێم گزارشکردن یان میوزیک گزارشکردن لە ئەو بەرهەمانی کە بەرهەم ئەهێنرێن وەکو وتم دیسان ێڵێمەوە بەشێکی گەورەی موزیکە بەهۆی موزیکەوە ئێمە ئەتوانین فلیمی بێدەنگ فلیمی دەنگدار تراژیدیا کۆمیدیا بۆ نمونە فلیمی گەیم فلیمی با بڵێن بۆ ئەفلام کارتۆن بۆ هەر شتێک بمانەوێ کارێک بکەین بەرهەمێک بێنین موزیک یان گۆرانێکە کە تایە بەکارەهێنرێ بەشێکی گرنگە بۆ دنیای فلیم بۆ دنیای شانۆ بۆ دنیای دراماکان بۆیە لێرەوە دیسان ئەڵێم پێشنیارەکەم بۆ ئەو بەڕێزانی کاری سینەمایی درامی یاخود شانۆی یەکەن پشبەست بن بە مۆسیقارەکانی خۆمان بە موزیسیانەکانی خۆمان و بەرهەمەکان ئەتوانن 100% وا بکەن کە گزارش بێ لە کارەکانیان و بەشێکی گەورەی بەرهەمە درامیەکان سینەمایەکان شانۆیەکان میوزیکە بەڕێوەی ئەبا بۆیە هیوادارم زیاتر بایەخ بدرێ وە سیناریۆ نووسەکان یاخود دەرهێنەرە بەڕێزەکان زۆر بایەخ بەو لایەنەی بەرهەمەکان و بەرهەمەکان بن چونکە ئەوێ بەشێکی گەورە بەشێکی دانەبراو لە کارەکەیان بۆیە 150 ئەتوانم بڵێم کارەکان پێیوەستە بە موزیک یا بە گۆرانی یا بەکارە هونەرەکان کە پێیوەستە بە موزیکەوە بۆیە گرنگیدان بۆ بابەتە گرنگیدانە بە بەرهەمەکانی خۆیان زۆر زۆر سپاس دەکەم مامۆستاگیان من زۆر کاتم گرتن زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزەگەری و پرسیارێکتان هەبێ بەستە چاوم لای منەوە زۆر سپاس و زۆر زۆر سپاس دەکەم و دەسەکانە خۆش بێ هەروەکوتم هەرچەنە تۆ پسپۆری بواری تایبەتی خۆتی بەڵام ئەو پسمە و بوارەشت زۆر زۆر گرێدراوە بە سینەما و بە دراما و بە شانۆوە بۆیە بە زەرورم زانی بەڕێستان بێن وەکو پسپۆرەکەی خۆتان ئەموانەیە بڵێنەوە دەسەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس کارێکی زۆر زۆر پوخت و جوان بوو ئازیزان من زۆر زۆر سپاسی ئێوەش هەموو لایەکتانەکەم کە بە کۆمنتە جوانەکانتان بە سەرنج و بۆچوون و پرسیارە جوانەکانتان بەردەوامیتان بەم پێگەیەداوە و بەم وانانەداوە و ئەوەی ئێوە هاندانی منە بۆی بەردەوام بم ڕوو لە هەموو ئازیزێ بکەم بێن لێرە لەم سەکۆیەوانەیەک بڵێنەوە بیکەنە سەرچاوە بۆ ئایندەی فلیمسازی کوردی زۆر زۆر سپاس جارێکی کە زۆر زۆر سپاس بۆ هەر هەموو لایەک دەستی